کەواتە تۆ لە سەرەتادا دروست دەکرێت لەسەر فیترەتێکی موسڵمانانە، دوایش کە کامڵ دەبی عاقڵ خوای گەورە عەقڵی پێ بەخشیویت، جگە لە عەقڵەکەش بۆ ئەوەی کە تۆ حەق و ناحەق لێک جاکەیتەوە خوای گەورە یعنی ڕێنیشاندەرانیشی بۆ ناردووی، پەیامیشی بۆ ناردووی، مامۆستایانیشی بۆ ناردووی. ئێستا سەیری ئەم سێشتەکە ئەسڵی سروشتی دروستکردنت لەسەر ئیسلامە، عەقڵێکی پێداوی کە بتهێڵێتەوە لەسەر ئیسلام و پەیام و پەیامبەرانیشی بۆ ناردوویت بۆ ئەوەی دەستت بگرن لەسەر ڕێگا ڕاستەکە بتهێڵنەوە و لا نەدەیت. ئێستا تۆ سەرڕای ئەم هەموو شتانە هەر لا دەیت، هیچ بیانوویەکت نییە، تۆ بۆ دەکەویتە شوێن کەسانێک کە لە سروشت و فیترەتی خۆیان لا دەدەن، شوێن پێغەمبەرانێک ناکەویت کە خوا ناردوونی قسەیەک دەکەن لەگەڵ سروشتی خۆت دێتە جێ، بۆ وا ناکەیت. یعنی بۆ نمونە پێغەمبەر لوط عليه الصلاة والسلام بە قەومەکەی دەفەرموو ئەی قەومەکەم هؤلاء بناتی هن أطهر لكم، ئەمانە کچان ئەمانە پاکترن بۆ ئێوە، هاوسەرگیری لەگەڵ کچان بکەن، نەک نێربازی بکەن. ئێستا پیاوەکانی قەومەکەی بە قسەی پێغەمبەرەکەی خوایان نەدەکرد کە قسەی پێغەمبەرەکەی خوا لەگەڵ فیترەتی پاک دەهاتەوە، دەچوون بە قسەی کەسە خراپەکانی خۆیانیان دەکرد، بۆی خوای گەورە ئەو سزاییدان کە دای.